بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برزانو خوشويستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوش حالو بختورم كبخزمت ايوي بريزو خوشويست دقم. خوشويستان ايما ديارة لروشگارك دادجين او روشگارة پراو پريتي لفتناه. جا ئێمە وەکو مسلمان، وەکو ئیماندار، وەکو شوێنکەوتەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چۆن بتوانین ئیمان و بیر و باوەڕی خۆمان بپارێزین لە لاڕێبوون. پێغەمبەری خوای دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام ئاگادار بن لەمە و دوا فتنە دێ، بەڵام چۆن دێ؟ وەکو پارچەیەک لە شەوی تاریک، واتە شوێن و جێگایەک نامینێ فتنەی نەگاتێ. بۆ دەفەرمێ پەلە بکەن لە کردەوەی چاکە، لە توێش و بەڕێکردن، لە زاد و زەخیرە دانان، ئەگەنا ئەو فتنانە بتانگاتێ. ڕۆژگارەکەی ئەو هەیە کە بەیانیەکەی دەکەیەوە مسلمانی، بەڵام کە ئێوارەی دەکەیەوە کافر بووی، خوا پەناماندا. هێوارەکەی دەکەیەوە مسلمانی، بەڵام کە بەیانی دەکەیەوە کافر بووی. یعنی زۆر خەتەریاتە بەرزان. تۆ لە بینی بەیانی و ئێوارە چی گۆڕانکاری بەسەر ئیمان و بیر و باوڕەکەتدا دێ. جا پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم هۆکارەکەش ڕۆن دەکاتەوە، دەفەرمێ گرفتەکە لێرەیە، کێشەکە لێرەیە. یەبیع دینەهو بعەرەض من الدنیا. ئەو دینە کە ئاینی ئیسلامە، کە خوا پێڕازیە، کە 124,000 پێغەمبەری پێڕەوان کردیە، کە لەو پێناوەیدا پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام شەهید بوونە و یەک ڕووبارخینیان دایە. ئەو دینە و ئەو ئیسلامە کە بەغێری وی خوای گەورە هیچ دێنێکە لێ قەبوڵ ناکا، دێ ئەو دینەی دەگۆڕی بە شتێکی کەمی دنیا، بە تەوقیعەک، بە مەعاشەک، خوای گەورە پەناماندا، بە مۆقیفێک دەبینی دینەکەی دەدۆڕێنی. بۆ ئەو کاتە ئەمە بەڕاستی زۆر پێویستمان بەوەیە کە بەردەوام لە خوای گەورە داوا بکەین و بپارڕینەوە و ئەو هۆکارانش بگرینە بەر کە لە ڕۆژگارە چۆچە ئەوڕۆکە بتوانین بە سەلامەتی لێی دەربچین. خۆشەویستان، گەورەترین نیعمەت کە ئەڵڵا جەل وعەلا لەگەر ئێمەی کردێ نیعمەتی ئیمانە، نیعمەتی بیر و باوەڕە. لە دەستدانی ئەو بیر و باوەڕەش لە گەورەترینی زیانەکانە، چێ بەرامبەری ئەو ئیمانەی چێ بەهەشتە. تۆ ئەگەر ئیمان لە دەستدا، بەهەشت لە دەستدا، ڕەزابوونی خوا لە دەستدا. خوای گەورە سوبحانەهو وتەعالا لێت تووڕە بوو، تۆ بەر لە قیامەت لە ناخت دۆزەخت بۆ خۆ دروست کرد، دنیات کردە دۆزەخ، ئەو جە قەبر و قیامەتیشت بە هەمان شێوە. خۆشەویستان، ئەگەر کەسێک لە ئێمە کاڵایەک هەبی، شت و مەرکەچ هەبی، ئەو شتە لەکنی بەنرخ بی، ئەو شتە لەکنی بە قیمەت بی، چۆن پارێزگاری لێ دەکا؟ ئایا بەردەوام خەمی ئەوەی لە دڵیدا نییە کە نەکوێ کەسێک هێرش بکاتە سەری و ئەو کاڵای لێ باتویان ئەو کاڵای لێ بستینی؟ ئەوە خەوی شتێکی دنیاییە کە بەڕێزت ترست تێرە دەستێ، بەڵام ئەو شتەگە لە دەستیش بدەی، لەوانەیە پاشکە مەچکە بە دەستت بکەوێتەوە. خۆ ئەگەر دەستیشت نەکەوی، خۆ تاوانبار نابی، خۆ زیان بە دوا ڕۆژت ناگەنی، نابینی سویدی سیارەکەی دای مەلەکە لە خۆت دادنەی، نابینی مۆبایلەکە لەگە لە خۆتە دەگری، نابینی زێڕەکەی خوشکەکەم بەدەستی خۆت وە دەکەی، نابینی لە ناو قاسەی دادنەی. خۆگەر ئەوانە بژوە، لەوانەیە پاشماوەیە چکەم بە باشتر بەدەست کەوتەوە. خۆگە بەدەست نەکەی، خۆ سزەرەر ناکەی، خۆ قیامەتت ناڕۆ، خۆ پێ کافر نابی. خوای گەورە پەناماندا. جاکەوا بۆ ئێمەی مسلمانان هیچ شتێکمان نییە بە نرختر بی لە ئیمان و لە بیر و باوڕەکەمان. بۆیە دەبی ئێمە هەموو هەوڵێکمان تاکو مردن لە بۆ پاراستن و زیادکردن و پتەوکردنی ئەو ئیمان و بیر و باوەڕە بیتن، و هەروە بۆ لابردنی ئەو کۆسپوتەگەرانە بی کە ڕێگری دەکەن لەوەی کە ئیمانمان سەلامەت بکەن، یان ڕێگری لەوەی دەکەن کە ئیمانمان پتە و بەهێز بکەن. مسلمان دەبێت هەمیشە مەترسی ئەوەی هەبی کە ڕۆژێک ئیمانەکەی بیر و باوەڕەکەی لە دەست بدە، نەکەری خۆی، بەڵکو ئیمان و منداڵەکەی، ئی خاو و خێزانەکەی، ئی کچ و کوڕەکەی، ئی خوشک و برارەکەی، ئی خانەوادە و بناماڵەکەی، ئی مسلمانەکان بە تایبەتی لەو سەردەمەدا بەڕێزان کە جەنابتان دەبینی شەڕ و ئاشوب و بەرەڵایی بە شێوەیەکی زۆر بەرفرەوان بڵاو بوویتەوە لە هەموو لایەک. ئەوە نابینی فەسادی و بێدینی و شوبهات و شەهوات شەپۆ دەدەن و وا بەرەو ئێمە هەنگاو دەین و بەڵکو ئێمە وا کەوتینەتە ناوی خوای گەورە پەناماندا. ئێمە لە ڕۆژگارێک دەبینین کەسی شەڕخواز بە ئاشتی خواز دەقەرەم دەدرێ و کەسی ئاشتی خوازیش بە تیرۆرست بەرەڵا بوویتە پیاوچاک و پیاوچاژیش بە کەسێکی دواکەوتوو لە قەڵەم دەدرێت. بەڕاستی ئەگەر کەسێک لەو ڕۆژگارەدا مەترسی لە دەستدانی ئیمانی و خۆی و مار و مندار و خانەوادە و دەوروبەر مسلمانانی نەبێت،
بەخوای ئەوە کەسێکە بیر و باوەڕی زۆر لاوازە یان کەسێکی زۆر نەزانە و دەبی بشزانی ئەو جۆرە کەسانە لە مەترسێکی زۆر گەورەدانا ئەگەر لە هەموو غەمی قیامەتی مندارەکانیان نەبنی خۆیان نەبن ئەوڕۆ خەڵک دەبینی 24 ساعت لە خەمی دنیای خۆی و مار و منداردی شەو ڕۆژ نابنی دەگریە دێتە جادا هاوار دەکا بەڵام ئەدی بۆ لە خەمی پاشە ڕۆژی ئەو خۆت و مار و منداردانی بۆ لە خەمی قیامەتی خۆت دانی لێرە من لە خزمەتتاندا دوو نمونە باز دەکەم دەربارەی ترسی لە دەستدانی ئیمان و باوەڕ لەکردن دوو پێغەمبەری زۆر بەڕێزی گەورە یەکیان پێغەمبەری خۆمانە کە محەممەد عليه الصلاة والسلام كخير الخلق كحبيب الحق كلعلى خلق عظيمة كرحمة للعالمين أو بيغمبر نازل بداك بابه وقرباني بين وكداك من عايشة دجرتوا كدعاء شبو بيغمبر صلى الله عليه وسلم بردوام بو دعاءنا لخواي جورد دباراوا يا مقلب القلوب ثبت قلبي على دينك يعني رواياتك يا مصرف القلوب صرف قلبي على طي يا مثبت القلوب ثبت قلبي على دينك بارسل رواياتك هاتية واتي خداي كهالجيروو ورجيروي دلكاني لدستا خوادري من زيجير وتسسبا ودامزراو بكا لسر دينكت لبروي خواي جورم مقلب القلوب برزان وكو بيغمبر ده فرمي صلى الله عليه وسلم دلي همو إنسانا كان لسر شوي دليكا لبين دو بنزي خواي رب العالمين وأويش شون بيها جير ورجيري دكا زكاتك داك من عائشة أو بيز ده بيغمبر صلى الله عليه وسلم فرمي أي خوش بيستي خواي أو تخاف على نفسك أو دعاءك وبردوام لجوري لدري لكاتي باقابون لكاتي خوتن لكاتي كبخبري لكاتي خريك رادك شي دنوي بردوام يا مقلب القلوب ثبت قلبي على دينك تخاف على نفسك لباش أوي كبيغمبري خواي شو روش جبريل بسر الدادة بزيو وحيد لبوديني دليل خود درسي پیغمبر صلى الله عليه وسلم فرمو يا عائشة وما يؤمنني أي عائشة داتو بين بولي تشتك أمن دنيا بك لكاتك دا قلوب العباد بين أصبعين من أصابع الرحمن آخر تسل خوم دنيا بك يا عائشة لكاتك دا همو دلكان دلي منيش لقا دلكان لسه الشيوى يقدروا لبيني دو بنزي خواهي ميربانا يجو قلبوا كيف يشاء اوش هرجير ورجير بيدكا يعني بيغمبر صلى الله عليه وسلم لخوي ترسايا يفرمو سمي القلب قلبا لكثرة تقلبه بوي بدل قوترا ودل لبري بردوام لقوران كاري دايا بردوام لهرجير ورجير دايا بيغمبر صلى الله عليه وسلم فرمي نمونه يدل بإنسان وكو تسبايا وكو پلشێکە ئەو پەلکەش بە لقە شوێ ئەو لقەش بە دارت شوێ ئەو دارش لە بیابانەکە کاتێک با هەردەکە ئەو پەلکەی بەو لقەی هەرژێر وەرجێر دەکا دەفەرمێ دڵیش بە ئێمە ئەو هەیە کە بای هەوا و ئارزوو وەردەکا ئەوها دڵەکانمان هەرژێر وەرجێر دەکا خوای گەورە پەنامان دە کاتێک کە بای شوبهات و بای شەهەوات بۆیە دەڵێم یا ڕەبی خوایە ئەو بە تو دەکرێ دڵی من لەسەر دینی خۆت دابنێ جا پێغەمبەر صلی الله علیه وسلم لخوي ترسا برزان لقر او ايمان و بير و باورة توكما و بيز و بقوته هبوا دبي امنو اتوشي خاون بير و باورة شلاواز چند بتسين كو دبي اوان دبي خنبين برزان كو دبي اوان دبي خنبين اري والله دبي اوان دل خومان بتسين تا پیغمبر صاصم او دعاي بزيشتي وكو سنتك لبو ايما كفيري كردينا همودن بردوام داوا لخواي قبركن كخواي قبر الدلمان دا مزراوك دوام نمونا پیغمبر ابراهيم عليه الصلاة والسلام كأوش كإمامي پیغمبر كان بو باوچی پیغمبر كان بو كل قرآني پیروز دا خواهي قول دعايا چی بابا ابراهيم انو دا گواستوا كويش بردوام دا فرمو وجنوبني وبني أن نعبد الأصنام وجنوبني وبني أن نعبد الأصنام أو شيء دعايا دا كبرزان بابا إبراهيم أو إبراهيمي كبيشواي خوا پرستان بوا تێکشێنگەری تەواوی بتەکان بووە کەوازی لە باب و کەس و کاری خۆینا لەبەرەوەی بتپەرست بووینا ئەو جە دەفەرمێ وەجنوبنی وەبەنی ئەن نەعبودە الئەصنام پەروەردگارە خۆم و نەوەکەم بە دوور بگرە لە بتپەرستی خۆم و نەوەکەم بە دوور بگرە لە بتپەرستی جا عولەما فەرموون فەمەن یەأمەن البەلاء بعد ئیبراهیم آخر چێ هەیە بێترس بێ لە توشبوون بە بەلا لە دوای ئیبراهیم ئەگەر ئیبراهیم بڵێ خوایە دەترسێم ترسا لەوەی لە خوای گەورە داوای خۆی و نەوەکەی بپارێزی لە بتپەرستی سبحان الله یعنی ئاگادار بن بتپەرستی بەردەوامە و دەژمێنێ بە تایبەتی لە ڕۆژگارێک وەچ ئەوڕۆکە کە بتپەرستی ستایلێکی نوێی وەگرتێ بەڕێزدان کاتی خۆی مەسەیرماندا دەمان وەکو کاتی خۆی خەڵکی پێشتر ئەوەندە نەزان و ئەوەندە کەم عەقڵ بووینە ئاغا کوچوونە دار و بەردیان پەرستیە
ئەنی پێمان سیر بوو چۆن دار و بەردیان کردوتە خوا چۆن چاوەڕێی خێر و بێریان کردی یان زەرەر و زیانیان کردیە لیان دروخێتەوە دارێک بەردێک کە بەدەستی خۆیان تاشیتیان. بەڵێ بەرزان ئەوە سیر نییە، سیرتر لەوەیە کاتی خۆی بەردەچیان دروست دەکرد دەیانگوت ئەو بەردەخوانیە، بەڵام دەیانگوت ئەو لە خوامان نێزی دەکاتەوە تیمسالی پیاو چاکە چەند لەسەر دروست دەکرد بە خۆیان دانا. دواتریش دەیانزانی ئەگەر ئەو بەردەخۆ قازانجیشی نەبوو خۆ زەرەری لەوان نەبوو نەدەتانی زەرێنێدا، بەڵام ئێمە لە هەزارە سێم بەدەستی خۆمان عینەوەچی کافرەکان و جاهیلەکانی سەردەمیزوو دێن بدەتاشین ئەو لە شێوەی سەر و حیزبێکە، لە شێوەی حیزبێکە، لە شێوەی ممەسیلێکە، لە شێوەی یاریزانێکە، لە شێوەی مۆدیلێکە، هەر یەکە بە شێوە لە شێوەکان کە ئێستا چەندە زۆرە، ینی بتپەرستیەیە. جا ئەو بتانێک کە ئەوڕۆ دروستیان دەکەین کورەگە قازانجیانێ کورە خۆزەرەریشیان زۆرە. دەزانی ئەوانەی کە ئەوڕۆ ئێمە کردوتمانە بتت کە وەکو خوا تەمەشایان دەکەن جاوێ لە سەروی خوای گەورەش سەر و چاوی ئەو هەموو قەیران و کێشە و نەهامەتینە کاتۆتە سەر خەڵکی. بەڵێ ئەوڕۆ بتپەرستی پەیدا بوویتەوە، ئەوڕۆ بە شێوە شێوازەشتر خەڵک بتپەرستی دەکات. ئەفەڕەئیتە مەن اتەخەذ ئیلهەهو، خوای گەورە فەرمی نابینی خەڵکانێکەیە هەوا و ئارەزووی لێ بوویتە خوا، هەیە نەفسی دەپەرستی، هەیە شەهوەت دەپەرستی، دی نابینی خوا دەرێ نێژی بکە نەفسی دەرەمەی کە بەجێ نەفسەکەی دەکا بەجێ خوای ناکە، ئەدیێنێ خوای گەورە خۆت داپۆشە، بەڵام نەفس و شەیتانەکە دەرێ خۆت دامەپۆشە، لێرە بەجێ نەفس و شەیتانی دەکا. تعيس عبد الدرهم، تعيس عبد الدينار، تعيس عبد القطيفة. اليوم عبدي دينار ودرهم ويورو ودولار بيان نبوه، اليوم عبدي موديلات بيدا نبوه. خواهي قولة بنامان دا بويدا بيزوزور آقادار ورياي خوما من برزان دي بردام او دعاي بابا إبراهيم شكين وجنوبني وبني أن نعبد الإسلام براستي دبي لإيماني خوما من داركانش ما بترسين بدعاء وباشان بدعوة بردوام عقيدة جوانيا فير بكين ووينكم لنا وتلكين شيطان بەرەزان چەند هۆکار هەیە دەبێتە ئەوەی ئەوە کە ئێمە ئیمان و باوەڕەکەمان لەدەست دەین یا تووشی لاڕێبوون و لاتەڕێنمان بکەین. لەوانە بەرەزان خوێندنەوەی هەموو بابەتێک یەک لەو شتانێک کە بەڕاستی خەڵکی تووشی کێشەکردیە هەر بابەتێک بێ دەخینتەوە، هەر نووسراک بێ دەخینتەوە، دەڵێ وەڵا بابا ئەگەر چاک بوو ڕفتاری پێ دەکەم و ئەگەر خراپ بوو خۆ بە قسەی ناکەم و جێبەجێ ناکەم. بەڕاستی ئەوە فێڵێکی زۆر گەورەی شەیتانە. لەو ڕێگا دەبینی زۆرێک لە خەڵکی مسلمانان سەریان لێ شێوە بۆ لەورەی زۆربەی خەڵکی خوێندەوار نییە، شارەزانیە بتوانی بە خۆی هەموو چاکە خراپێک یەکجیاکاتەوە. بۆ دەبینی زۆرێک لە خراپەکان بە چاک تێدەگەن و ئەوەش لە ناخیان دەچەسپێ. نابینی لە ئەلامەکان بە بەردەوام مێزگرت دەکرێت، یعنی خەڵکانشی دەین بەرگێکی دینیشیان بەبیری دەکەن دێن چەواشی خەڵکی دەکەن، یان چەندە کتاب تالیف دەکرێت یان بە تایبەتی لە پێیج و تۆڕە کۆمەڵاتەکان. بۆ دەبی زۆر ئاگادار و یابی هەموو شتێکی نەخینە بڵێ وەڵام هەموو شتێکی دەخۆمەوە ئەگە بزانم عەرەقە نایخۆم، ئەگە بزانم شتێکە نابی بابە دوای سەرخۆش دەبی، دوای تووشی ئیدمان دەبی، ئەوەش خۆی لە خۆی خەتەرە. بۆیە من داوا لە ئەو کەسان دەکەم کە شت دەخوێندنەوە کاتە کەم و بە نرخەکانی خۆیان بە خوێندنەوەی بابەتی چاکەوە بەسەربەن کە ئەلحەمدولیلا ئەوڕۆ بابەتی بە ئیسفادە ئەوەندە زۆرە ئەگەر جەنابت پێیوە خەریک بی بەخوای لەوانەیە کاتەکانی بەڕێزت تەنها بەشی ئەوەی بکە. بۆیە هەموو شتێک مەخینەوە، چای خۆت بە هەموو شتێک خەریک مەکە، مێشتی خۆت بە هەموو شتێک خەریک مەکە، مێشتی خۆت لە شتی پوچ پڕ مەکە. و هەروە نوقتەی دووەم بەرەزان گوێگرتن لە هەموو کەسێک. ئەوە جێکە لە کێشەکان وەڵا من جێ لە هەموو کەسەکی دەگرم. طبعا ئەوەی کەشتە ڕوونە بەرەزان ئەمە دەزانینەوانێکی قسەکەرن قسەی لۆ خەڵکی دەکەن دابەش نەم سەد و بەشی بەشێکمانەیە چاکە بە بەشێکمانەیە خراپە. جا پێویستە ئەتووی بەڕێز خوشکەکەم برایەکەم پێش ئەوە جێ لە کەسێک ڕابگری کە قسە لە بۆ دەکە ئەو جە وتار بێژەکە ئەو جار قسەکەرەکە لە مێزگرتەکە لە تەلەڤیزۆنەکە لە کۆڕێکە لە سیمیناریکە لە هەر جێکە لە هەر کۆڕ و مەزلیسەکە بەر لەوەی قسە بکە دەبێت و بزانی. ئەگەر نەزانی پرسیار بکە ئایا ئەو کەسەی ئەمن دەمەوێت جێ لە قسەکانی بگرم کەسێکی کووە، کەسێکی باشە، ئەرێ بیر باوڕەکەی کووە، ئەرێ کەسێکی بەڕەوشتە، ئەرێ لەسەر ڕێوڕێبازی تەندروستە یان کەسێکی لاڕێ و کەسێکی بەدڕەوشت و کەسێکی دۆڕا و کەسێکە خۆی بە شەیتان و بە شەیتانەکان فرۆشتیە. دەبی بزانی، ئەگەر نەزانی بپرسی. بۆیە کە بۆ دڕۆم بەوە ئەو کەسێکی چاکە ئەو کاتە جێی لێ بگرە، بەڵام کە گوتیان کەسێکی خراپە ئەو کات دەبی کەوسەر وەلای بنێ، ئەگەر نا بەخوا ئیمان و باوەڕەکەت پوک دەبی، لاواز دەبی لە دەستە دەرێ. ماشەڵڵا ئەوڕۆ ئەوانەی کە قسەش دۆ خەڵکی دەکەن وەکو شەیتان ئەوەندە زیرەکن بەردەوام دەورە و خونیان لە بۆ دەکرێتەوە. بۆیە زۆر ئاگادار و وریا بە چەندە کەسمادی لەو ڕۆژگاری خۆمان کەسانی ناکەس بەکە چە کەس نازانی مەزدەری عیلمی لە چێ هاتیە لە پڕێکردیانە کوڕی ئەوجە لە کەناڵەکان
بدیعای و بانگەشتیان بۆ دەکەن، زەخمیان دەکەن، گەورەیان دەکەن، وەکو فەیلسوف و مفەکرێکی گەورە نیشانت دەن کە بەڕاستی ئەوە کەسانەکەن هەر لە ژیانی خۆیان فاشل بووینە، هەر لە ماڵی خۆیان فاشل بوونە، لە تەجروبەی حیاتی خۆیان فاشل بوونە. بۆیە دەبی زۆر ئاگادار بین حتا بکرێ ئەو کەسانێک کە ئێمە جێڕادگرین کەسی چاک و کەسی تەندروست بین. یان بەڕێزان خاڵش کە سیرکردنی هەموو شتێک ئەتۆ نابی چای خۆت بەرڵا بکەی بڵێ وەڵام من سەیری هەموو شتێکی دەکەم. وەڵڵاهی بەڕێزەکانەوە خۆ کوشتنە. ئەتۆ سەیری هەموو شتێک بکەیت چونکە زۆربەی ئەو شتانی ئەوڕۆ کە نیشان دەدرێ جەنابتان دەزان هەموو شتی خراپن. کەم وێشتی باش ئەوڕۆ نیشانی خەڵکی بدێ، کەم وێ ئەوڕۆ وێنای شتی چاک بکرێ ئیلا ئەوانەی کە خراپن بەڕاستی زیاتر مرۆڤ بەرەو بێدینی و بەرەو لاتەڕێبوون و بەرەو بەدڕەوەشی ئینسانەکان دەبن. جا کە تۆی بەڕێز حەزت لە ڕەوەش بەرزیە، بۆیە تەنها کاتەکانی ژیانی تۆ تەرخانی بکە لە بۆ سیرکردنی شتی بە ئیسفادە، نەخوا نەخواستە ئەو شتێک کە تۆ حەزی لێ دەکەی، ئەو شتێک کە نەفس و شەیتان لە بۆت بانگ دەکات. جا ئەمن لە کۆتای قسەکانم چەند شتێک دەڵێن بەرزان بە هەر یەکێک لە ئێمە خەمی گەورەی پاراستنی ئیمانی خۆی بی، نەک ئیمانی خۆی بەڵکو ئیمانی خانەوادە و بنەماڵی خۆی بی، نەک ئیمانی خۆی و خانەوادە بنە بەڵکو تێکڕای خەڵکی. لەبەرەوەی ئێمە بەرپرسیار و مەسئولین کەوا لە ئیمان و بیر باوەڕی هەموو خەڵکی، بەڵام ئەگەر پێمان نەکراوە ڕۆ خەڵکی خراپە لە بۆ ئێمە خراپ نەبین با ئێمە ئاگاداری خۆمان و مار و مداری خۆمان بین. بەڵام چ خەمێک بەرەزان خەمێک هاندەرمان بی لە بۆ کردەوەی چاکە، نەک لە بۆ ناومێدی، نەک لە بۆ ڕەشبینی، نەک لە بۆی دەست بە خۆمان دابرنا، بەڵکو هیوا و ئاواتمانی پاش ڕۆژ لە بۆ ئەو دینەیە کە خودای گەورە سوبحانە وتعالی لەگەر ئەو کەسانەیە کە لەگەر خودای ڕەب العالەمین. خەمێک وا بکە فرمێسکی لە چاومە کاملمان دابارێنی، وە بکە قورئان بخوێنەوە، وا بکەین یادی خوای گەورە و سوبحانە وتعالی ئەوەی کە لەسەرمان پێویستە وەکو وەرک و ماف بەرامبەر خۆ بەرامبەر بە خەڵقی خوای گەورە چوو ئێمە بەرپرسیارین بەرامبەر بە ژیان و بە ژینگەش ئەوانەمان بێبینتەوە. جا کۆتایی باسەکەم بە دوعایەکی پێغەمبەر ساسم دەینم کە خۆشەویستمان دەیفەرموو یا وەلیە الئیسلام وأهله مسکنی بالئیسلام حتى ألقاك عليه. دەیفەرموو ئەی ئەو خودای کە دۆست و پشتیوانی ئیسلام مسلمانانی خوایە پەیوەستم بکە، بمبەستەوە، گرێم بدە بە ئیسلامەکەت تاکو بە مسلمانەتی و لەسەر ئیسلام بەدیدار دەگەم. ئەوەش دوعای پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم. بۆ ئێمەش دائیمەن داوا لە خوای کو دەفەرمی خوای گەورە وەڕەبەطنا عەلی قولوبیهم، چۆن بەرامبەر بە سەدری وەڕەبەطنا عەلی قەلبیها، خۆ چۆن دڵی ئەصحاب الکهفت بە خۆت پێوەست کرد، چۆن دڵی دایکی موسات بە خۆت پێوەست کرد، خۆ ئەوها دڵی ئێمەش بە خۆتەوە ڕەبت کەی. وەڵڵا بەڕێزان لە خوای ببینەوە زایع دەبین، وەڵڵا لە خوای ببینەوە بزر دەبین، تووشی سەرگەردانێک دەبین کە نەوعی نەبی، کە زۆری نەبی، کە وێنەی نەبی. خوای گەورە پەناماندا. بۆیە ئێمە بەردەوام ئەو دوعای پێغەمبەر کەین عەلەیهی سڵاو وسەلام، و لەگەر پێغەمبەر بین، لەگەر خوای بین، لەگەر مسلمانان بین، تاکو خوای گەورە هەموو لاکمان پارێزراوە بکە ئینشاءڵڵا. جارێ لە هاتمە کۆتایی قسەکانم لە خوای گەورە داواکارم توانی بم بەو کاتەکەمێک کە لە خزمەتتان بووم سوود دەکەم بە ئێوەی بەڕێز خۆشەویست بەخشی بیتەوە و ڕزابوونی خواشم بەدەستی نابی لە کۆتا دەرمی یا ڕەبی خوایە چۆن دڵی پێغەمبەران و سەروەریان کە محەممەد عەلەیهیم السڵات وسەلام بە خۆت ڕەبت کرد، خوایە دڵی ئێمە و خانەوادە و بنەماڵی ئێمەش ئەوها هەموو لاکمان بە خۆتەوە ڕەبت کەی. آمین آمین والحمد لله رب العالمين. إن في ذلك لذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو الشهيد. والسلام عليكم ورحمة الله وبركاته.